noktayı koyalım. Son noktayı koyacak imkanlar var. لە دوای ماوەیەکی زۆر لە دابڕان عەبدوڵڵا ئۆجەلانی ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان لە ڕێگەی پارێزەرەکانیەوە پەیامێکی بڵاو کردەوە کە داوا لە هێزەکانی سووریای دیموکرات دەکات ڕێگەیەکی تر بگرنە بەر بۆ چارەسەری کێشەکان دوور لە ڕێگەی ململانی چەکدارانە. ئۆجەلان بە خوێندنەوەی سیاسیانی دۆخی ئێستای ناوچەکە ڕایگەیاند لەم کات و قۆناغە مێژوویەدا پێویستێکی تەواوگرنگەیە بۆ تەبایی کۆمەڵایەتی و لە پێناوی دۆزینەوەی چارەسەر بە ڕێگەی دیموکراتی بۆ دیالۆگ هەوڵ بدرێت بە دوورکەوتنەوە لە فەرهەنگی جەنگ و دوژمنایەتی. ئۆجەلان لە درێژەی پەیامەکەیدا دەڵێت بڕوام وایە هێزەکانی سووریای دیموکراتی هەوڵ دەدەن بۆ چارەسەری کێشەکان بەبێ جەنگ ئەوەش بۆ پاراستنی دەستکەوتەکانیان. مافی سووریای دیموکراتیە بگاتە مافەکانی لە چوارچێوەی یەکپارچەیی خاکی سووریادا. بەڵام ناوبراو بە گرنگی زانیوە کە سووریای دیموکرات لەوبارەیەوە هەستیاری تورکیا لە بەرچاو بگرێت. گرنگی نامەکە لە کاتێکدایە کە لە باکووری سووریادا ململانەیە لە نێوان تورکیا و یەکینەکانی پاراستنی گەلدا گەیشتۆتە ئاستێکی مەترسیدار کە سوپای تورکیا و سوپای سووریای ئازاد ناوچەیەکی بەرفراوانی پارێزگای حەلەبیان لەدەستدایە و لە دوای ئۆپەراسیۆنەکانی قەلغانی فورات و چڵی زەیتون چەندین جار هەڕەشەی هێرشکنە سەر خۆرهەڵاتی فوراتیان ڕاگەیاندووە. بە تایبەتی تورکیا پارتی یەکێتی دیموکراتی و هێزەکانی بە بەشێک لە پەکەکە لا قەڵەم دەدات کە لەلایەن زۆرێک لە وڵاتانی خۆرئاواوە خراونەتە سەر لیستی تیرۆر. لە کۆبوونەوەی گشتی هۆزەکانی سووریادا کە ئەنجومەنی سووریای دیموکرات لە شاری عین عیسا بەڕێوەی برد مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات ئاماژەی بەوەدا کە بە شێوەی ناڕاستەوخۆ لە ڕێگەی وڵاتانی ترەوە دیالۆگ لەگەڵ تورکیادا هەیە ئامادەی هەسەدەی بۆ چارەسەری کێشە هەڵپەسێدراوەکانی بە شێوەی ئاشتیانە و بە مەرج ڕاگەیاند. لە ساڵی 2011ەوە ئەمە یەکەم جارێ پارێزەرەکانی ئۆجەلان ڕێگەیان پێدەدرێت کۆبوونەوەی لەگەڵدا بکەن. پرسیارەکە لێرەدایە کە ئایا کاتی دیدارەکە پەیوەندی بە قۆناغەکەوە هەیە بە تایبەتی کارێزمای ئۆجەلان کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر پارتەکەی و باڵا سیاسی و سەربازیەکانی لە ناوخۆی تورکیا و باکووری سووریادا. بەڵام ئەوەی کە گرنگە لە دوای ئەو دابڕاندنەی ئۆجەلان لە ڕای گشتی دەرکەوتنەوەی پەیامەکانی بە تایبەتی داواکردنی ئاشتی و سەقامگیری هەنگاوێکی ئەرێنیە کە دەکرێت ببێتە بنەمایەک بۆ زیندووکردنەوەی پرۆسی ئاشتی. بە تایبەتیش لە دوای ئەوەی دەستەی باڵای هەڵبژاردنەکانی تورکیا سەر لە نوێ بڕیاری ئەنجامدانەوەی هەڵبژاردنەکانی ئەستەمبوڵی ڕاگەیاندەوە کە لە هەڵبژاردننی پێشودادەنگەکانی هەدەپە بۆ پاڵێوراوانی جاهەپە پارسەنگێکی بەهێز بوو بۆ سەرخستنیان. بۆیە ئەگەر ئەم جارە هەدەپە بتوانێت بە ڕێکەوتنێکی پێشوەختە لەگەڵ ئاکپارتی ڕێک بکەوێت و ئەنجامەکەی زیندووکردنەوەی پرۆسی ئاشتی بێت بە پێچەوانەی سەرکەوتنی جاهەپە کە هیچ دەستکەوتێکی بۆ کورتێدا نابێت دەکرێت ئەو بابەتە سوودی ئاشتی و سەقامگیری بۆ باکووری کوردستان تێدا بێت کە هەڵگیرساندنەوەی جەنگ لە تەموزی 2015ەوە زیانێکی گەورەی ئابووری و بژێوی بە هاوڵاتیانی ئەو ناوچەیە گەیاندووە. عەبدوڵڵا ئۆجەلان لە ساڵی 1970دا پارتی کرێکارانی کوردستانی دامەزراند. دواتر لەگەڵ ژمارەیەک لە کادیرە سیاسی و سەربازیەکانی چووە سووریا و دەشتی بیقاعی لوبنانی و لە ساڵی 1984دا خەباتی چەکداری لە دژی تورکیا ڕاگەیاند کە ئاکامەکەی تا ئێستا کوژەرانی زیاتر لە 40,000 کەس بووە. ناوبراو لە 15 شوباتی 1999دا بە هاوکاری چەند دەستگایەکی هەواڵگری لە کینیا دەستگیر کرا و گەڕێندرایەوە بۆ تورکیا. دادگایە وڵاتە بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرکرد و دواتر سوکتری کرد بۆ زیندانی هەتاهەتایی. لەو کاتەوە لە دوورگەی ئیمراڵی لە ناوەڕاستی دەریای مارمارەدا لە زینداندایە.